مامۆستا بێمە سەر مەسەلەی ڕیفراندۆم ئەوەندەی من سەرنجمدا بۆ چوونی تۆ لەسەر بابەتی ڕیفراندۆم زۆر پڕڕەخنەیە. هۆکار ئێمە چییە؟ بۆچی ئەوەندە دژی بابەتی ڕیفراندۆمی لە هەرێمی کوردستان؟ لەبەرەوەی لێی دڵنیانیم لە سەتا یەکیش احتیمال دانانم کە بە دەوڵەتی کوردی ئەژینا چەپڵەم بۆ لێداوم یاخوا پیرۆز بێ شتێکی باش. ئەی پێ دوایە بۆ چییە؟ وەڵا بۆ نەپووکانەوەی پارتی دموکراتی کوردستان، بۆ لە دەست نەدانیەتی، بۆ دروستبوونەوە و یا گەشەبوون و یان تێکەڵبوونی خوێنێکی نوێ بە جانی بەجستەی پارتیا کە خەڵک بێزار بوو لێ، یعنی خەڵکی بادینانیش ئێستا بێزار بوون لێ لە هەموو مەدای حکومە دوورە و زیندانی لا کۆڵان و قەبیلە و وەلحاصڵ ئەو هەموو جەرائیمانێک کە لەوێ کرێ. بۆیە پارتی دموکراتی کوردستان بە تەنیا نایکا مامۆستا کرێکاریانی خۆ لە پاڵی دایەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە وەفدیان تەشکیل کردو بۆ ئەم بابەتە. ئێستا وە یەکگرتووی ئیسلامی کوردستان حضوری هەیە لە ناو کۆمیتێ ڕیفراندۆمدا. بەڵێ بەڵام ئێمە ڕوانینە سەر ئەوەی ڕیفراندۆمەکە ئەگەر بۆ دەوڵەتەکەی فعلەن جارە وا نازانم کوردی مارکسی و کۆمونیستی و کوردی ئیسلامی کە ئومەمین هەردووچیان ئیتیفاق ڕێ ئەکەون لەسەر بوونی دەوڵەتە کوردیەکە، چونکە چەسانەوەیەکی زۆر زۆری قەومی لەسەر ئێمە لە مەدای 100 ساڵە بە سەبەبی قەومیەتەکە بە سەروی شڕۆڵەکەمانە. باشە ئێستا هەمومان حەزەکەین ئەمەمان لەسەر لاچە نەبین مەژەردەستی تورک و عەرەب و فارسەوە تەواو کۆتایی پێبێ. ئەمە وەکو عەرەبە لە لا يتناطح عليه کەبشان، یعنی دوو بەران شەڕیان لەسەری نابێ، ئەمە متفقن هەموو لەسەری. بەڵام نابێ ئێمە بەیانێک گزنگێک ئاسۆیەک سپێدەیەک فەجری کاذیبێکیش لێوەی دەرکەوێت تاکو بزانین بەرە بەیانێک دێ بەدوایە. برا ئەوەی پارتی دروستی کردو هەر حیزبێکی دیکتاتۆریە، محارەوەی هەموو کەسەکانی کردو، ئازادی لەوێ نەهێشتووە، زیندانەکانی عنی تەسەور کە کاک خوبەی لە زیندانە کاک وەلید ئەبوو خوبەی لە ساڵی 1999 کە لە سایلۆ فڕاندیان لە جادەی سایلۆی هەولێر بە تەکسی لەو ڕۆژەوە بوونە 18 ساڵە برا 18 ساڵ. ئێ باشە تۆ بە چ ئومێدێگەتەوە دەوڵەتمان بۆ دروستکەیتەوە؟ ئەم دەوڵەتی تۆ دروستیەکەی لەم حاڵەتی ئیدارە و حکومەی ئێستا ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەی کۆمەڵگەکە لەمە باشتری دروستەکەی؟ ئەگەر ئەڵێی بەڵێ ئەڵێن بەچی؟ ئاخر كل إناء بما فيه ينضح، هەموو دەفرێک هەموو قاپێک ئەوە ئەتکێنێ ئەدەڵێنە کە تایەتی ئێ تۆ شەرەمە دەڵاندۆ تا ئێستا هەردە و تکەی کە لێمان بینی هەر ئەمەیە. ئێ نابێ ئێمە ئەوەندە خەیاڵ پڵاو بیرکەین و بڵێن وەڵا خەڵکی نەوەرن لەفلفەیەکی تر بکەین و سەوتەکانتان کۆکەینەوە بۆ ڕیفراندۆمێک کە هیچ شتێکیش نییە غەیری چاواشەکاری. ڕیفراندۆم لەسەر ئەساسێک ئەکرێ وەکو لە هەموو وڵاتانی جیهانە ئەکرێ، لە ئەمانێکە ئەکرێ بۆ خاڵێکی سەرەکی هاوبەشەکرێ خەڵکەکە لەبەر چاوێتی. ئێمە هیچمان لەبەر چاو نییە، هەر پارتی ئەڵێ ڕیفراندۆمەکەین وتەوە یەکگرتوو مەجبورە لەگەڵی بێ، یەکێتیش مەجبورە لەگەڵی بێ. بۆچی مەجبورن؟ مەجبورن چونکە جارە پارتی بڵێن یەکگرتوو جارە مەجبورە لەبەرەوەی نیوەی ڕاستی یەکگرتوو لە لای پارتین و پارتی فێرە هەموو شتێکی کردو بە دوو لە تۆوەکو مێرو لە گەنمەکا بە دوو کرد لە تۆ بۆی نەڕوێ. یعنی بەرامبەر بە حیزبی شوعی واو لە زمانی فاخر مەرگە سووری، بەرامبەر بە یەکێتی واو لە زمانی حەسەن چۆستانی، بەرامبەر بە ئێمە وابوو لە زمانی مامۆستا علی چەلکی، لە زمانی مامۆستا عەبدولقادری برایەتی، ئەنجا بەرامبەر بە یەکگرتوو هەروایە. بەرامبەر هەمویان هەروە فێرە کە بیانکە بە دوو لە تەولەتی بادینانەکە نایڵە تێکەڵ بە سۆران ببێ. ئەمە لەمەیان مەجبورە یەکگرتوو مەجبورە، یانە بێ شقاقەکە قبولکە. ئەنجا کە دێتە بەری ئەمبەر زۆنی سەوز ئێرانە، لەبەر یەکگرتووش نایە قەنەعاتی بەوە نییە لەگەڵ ئەو خەتی ئێرانیزمە بکەوێتە ڕێ. خەتی ئەم لاش دیسانی یەکێتی ئەوەندەی سەروبۆر بۆ دروست بووە، سەرکلک بۆ دروست بوو، هەرێکە لەلایەکەوە مەجبورە بێتەوە ئەڕاتەوە لەگەڵ پارتیە، چونکە ئەزانە مستەقبەلی ناوچەکە ئەگەر وا بڕوا سلێمانیش دەکەوێتە دەست پارتی. باشە، بەڵام ئەوە بەڕاستی بۆ من جێگەی سەرنج بوو. یعنی بۆ نمونە پێ دوایە یەکگرتووی ئیسلامی کوردستان مەبدەئیەن لەگەڵم بابەتەدا نییە، بەڵام لە ترسی ئەو ئینشقاقی کە وەک تۆ ئاماژەی پێ دەکەی پارتی دەتوانێت بۆی دروست بکە، ناچار دەچێتە ژێر چەتری ئەم بابەتەوە کە مەسەلەی ڕیفراندۆم و کە لە بەرژەوەندی پارتیە بەتەنیا. بەڵێ بەتەکید من وا تەسەورەکە ئەم قسەیە بۆ یەکێتیش ڕاستە؟ بۆ یەکێتیش ڕاستە، بۆ یەکێتیش چونکەەوە هەموو باڵانەی کە هەن و ئەو ئەفرادانەی کە یەکێکی وەکو لاهوری شێخ جەنگی اعتراف بەوەکە کە هەندێک کەس مەلەفی سڕی کەوتۆتە لای پارتی و مەجبورە پشی بۆ بکات و مەجبوریشە لەگەڵ یا بڕوا بۆی فەزەحتر نەبێت. یەکێتی وەکو حیزبێکی یەساری هەر هەڵۆشاوە، یعنی ئێستا تۆ سەیری سەراسەری جیهان کە هەمووی ئەوانەی کە ئەحزابی چەپین هەمووی هەڵوەشاون ئێستا. بەس بۆچی یەکێتی هەڵۆشاوە تاوەکو ئێستش خاوەنی موسساتی خۆیەتی
خاوەن قەراری خۆیەتی آخر هیچ نییە و قەراراتانە شتێک نییە بە دیموکراسی هاتە بنە پێشەوە ئەوە قەراراتێکی دەوڵەتێکی پۆلیسیە بە خەتوخطوتێک بە تەوازون خەتوخطوتەکان ئەبێت تەوازون یەکتری ڕابگرن ئەژنا بە یەکترە کێشرن هەر کامێکیان یعنی لە مەجموعەیەک لەمانە کە تۆ شتێک هاوسەنگەکەی دوو تای تەرازوو پارسەنگەکەیتەوە مەجبوری ئەبێ بە چیلۆکان چەندن بەقەدەر ئەوە تەماتەی تێکەی بۆی تەوازونەکە دروستکەی ناو باڵەکانی یەکێتی مەجبوری ئەو تەوازونن و دەستگاکانی یەکێتیش دەستگانین بەڕاستی گەڕەلاوژەیەکی زۆرترە یعنی قیاز ناکرێ حتا بە هی پارتی قیاز ناکرێ بە هی پەکەکە قیاز ناکرێ بەوانەی سووریا دەستگانی نەمانە هەمووی دەستگاکانی حکوومەتن کەماونەتەوە و حکوومەتی پێشووی سەدام و جمهوری عێراق پێشتر و ئەوانەی لە سەردەمی حکوومەتە هاوبەشەکانیانە دروستیانە کرد و دەستگاکانە ڕۆن بەڕێوە ژینا چێ و دایرانە با بەڕێوە خەڵک نەموچەی هێو نە ئازادی و نە کەرامەتی هەیە و خەڵک زیندانەکرێ و خەڵگە کوژدێ و ئێتەوە خۆ دوێنێ پێریازانیەوە چی ڕوویدا لە بەردەمی محکەمەی کەلارە خەڵکێک یەکسەر بە کلاشینکۆڤ ڕەمیەکە لە 4-5 کەسی تر دانیشتون لەوێت دوایی بۆشی دەرەچن و بە سەیتەرا دێنەوە ڕۆن ئەوە مەلایە کوژرێەوە یەکێکە کوژ ئێمە چێی با بەڕێوە دەوڵەتێکی پۆلیسی یەکێتی لەسەرەوەش سەرانی یەکێتی ڕەبتون بە پارتیوە ئەمە هەموو کوردایەتێکەیە کە لای یەکێتی ماوە باش کەواتە گۆڕان و کۆمەڵ لە دەرەوەی ئەو ناچاریان کە پارتی بۆ یەکێتی و یەکگرتووی دروست کردو بۆیە لەو بەرێنین یان لە دەرەوەی بەرەی ڕیفراندۆمدان تاوەکو ئێستا کۆمەڵ تەبعەن ناتوانە لەو بەرەیە ببێت چونکە لەبەرەوەی ئێران نایەوێت لەبەرەوەی ئێران و ئەو خەتە یەساری کە بەخۆیەوە ڕەبت کردووە قاسم سولەیمانی واتە یەکێتی و حەشدی وەحشی و پەکەکە و ئەوانەی سووریاش هەموو ڕەبتن بە قاسم سولەیمانیەوە کۆمەڵی ئیسلامی ناتوانێت لەم خەتە استراتیژیە دەرچێت لەبەرەوەی لە سەرەتاوە ڕقەمێکی ئێرانە لە ناو معادلەی ئیسلامیەکانە بەڵام مامۆستا بۆچی یەکێتی دەتوانێت لە کاتێکا لەسەر خەتی ئێرانە بەڵام کۆمەڵ کە دیسامەک جەناب تەڵی لەسەر خەتی ئێرانە ناتوانێت و بە قسەی ئێران دەکات خۆ یەکێتی بە ئێستاشەوە دەڵێ هەر کادەم پەرلەمانە کاراکرایەوە ڕێکارەکانی ڕیفراندۆم بە یاسایی کران ئەوە مەتەبەنی ڕیفراندۆمەکەی ئەستەن بۆ خۆیان هەر سەرەتا لەگەڵ پارتیدا پێکەوە ئامادەکاریان کرد وەفدیان تەشکیل کرد بۆ بابەتی ڕیفراندۆم یەکێتی لەگەڵ ئەوەشا کە زەعیفە خاوەنی ئیرادەیەک هەرماوە تا ڕادەیە کە ئەتوانێت لە ئێرانیزمەکە دەرچێت ئەو وەکو کۆمەڵ نییە ئێرانەوە هەموو منەتەی بەسەریەوە هەبێت لە دروستکردن و لە پێگەیاندن و لە دیفاع لێکردن لە هەموو شتێکی یەکێتی وجودی هەبوو پێش ئێران وجودی هەبوو دوای ئێران وجودی هەبوو لە کاتی شۆڕشی ئێرانی و لە کاتی حربی عێراق و ئێرانە و لە 1970ەوە بەشدارە لەوەی کە ڕقەمێکە لە معادلەی قەومیەکەیە ئەمجارە هی یەکێتی لە معادلە قەومیەکەیە کۆمەڵ لە معادلە ئیسلامەکەی هەردووچەند ڕقەمی ئێرانن بەڵام یەکێتی هی ئەوە نییە بە یەکجاری ئێران زەختی لێ بکات چکە ئێران زەختی لێ بکات چێتە لای پارتی زیاتر کۆمەڵ ناتوانێت ئەوە بکات باشە کەواتە لەم بینەدا ئێستا گۆڕان پێگەی گۆڕان یان بۆچی گۆڕان لە دەرەوەی بابەتی ڕیفراندۆمە تاوەکو ئێستا گۆڕان لەبەرەوەی ڕەنگە ئەوانیش من چۆن تەسەورەکەم کە ئەوە مجرد لعبەیەکی سیاسی حیزبی بێ بۆ پارتی خۆی بیکە هەنگاوێکی تری پێ بچێتە پێشەوە بەرە ئەو پلانێکە خۆی دایناوە احتیمالە گۆڕانیش هەر بە هەمان شێوە تەسەوراتیان هەروایە و خۆشیان وا ئەزانن کە ئەگەر پەرلەمان پەکی کەوتووە و حکومت خۆیانەی بن بەڕێ و گەندەڵی و جەرائیمەکان زۆرتر بوون لە سەردەمی کە گۆڕان هاتە پێشەوە ئێوانە زۆرتر بوون ئێستا یعنی جاران سەردەمی یەکەمی گۆڕان کە دروست بوو هەموو ئەوانەی یەکێتیشە ترسان مامەیانەکە کامیان زووتر بچێتەوە لای نەوشیرا مستەفا دانیشتنی بەرهەم دانیشتنی کۆسرە دانیشتنی خەڵکانێکی تر عەسکەریەکانیان بەڵام دوایی وردەوردە کە سەیریان کرد گۆڕان نەوشیرا مستەفا وەکو جاران نییە بێتە پێشەوە بیە بە توندوتیژیەک ئەو سەیتەرانە لابەکە نۆ سەیتەرە بوون لە سلەیمانی تا پێنج جوێن مادام ئێستا ئەمە ناکە ئەوێ هەر شەعبیەن خەڵکەکە زیاتر هاندا بە وەعیەکی باشتر وەعیەکی نیشتیمانی هەڵبەتە ئەنجا ئەمانە بکا بە وەرەقە زەختێک لەسەر حکوومەتەکە ئیتر وردەوردە یەکێتی هەستایەوە و پارتیش دامی کرد و ئێرانیش لە هەمان کاتە نەیهێشت یەکێتی بگاتە حاڵەتی کولەمەرجیە حاڵەتی گیانکێشانی ئەخیری